کە بە هەڵدێرەکەدا هاتە خوارەوە بە ڕۆشنەکەیدا دەمازانی شتێک هەیە، بەڵام بڕوامان نەدەکرد ئەو بە تەواوی نابی نابێ و هیچ ڕۆشنایەک نەکەوێتە بەردیدەی. نابینایە بەڵام تابڵەی زێنێکی ڕۆشنی هەیە. گەنجێک بڕوای هێندە بەخۆی هەیە، دەیەوێت ئەوەی هاوتەمەنەکانی دەیکەن ئەویش بیکات. جەنابەت چاوت هیچ نابینە؟ بەڵێ هیچ. ئەی چۆن بوو ئاوا توانیت بێتە خوارەوە بە شارەزایی؟ بەڵێ ماشەڵڵان کەسێکی زیرەکیت. بۆ نمونە ئەنگۆ جاران ئەگەر فیلمێک دا سیدی بواە یەکێ بیوتە ئاڵقەی فڵان ئاڵقەی ئەوە نەمەوێ، مەسەرەن بۆ نمونە ئاڵقەی شەشەمەوێ، تۆ توانی بە سیدەکە بزانی کەمە چه ئاڵقەیەکە و ئاڵقەی شەشەمەکەت بۆ خستە سەری. بەڵێ جەمال کوڕێکی بەهرەداری گوندی ڕۆستەیە. ئەو هێندەی ڕۆستێ بە کەیف و خۆشمەشرەبە. لەو کەسانە نییە خەمباری و دەستە پاچەی بیخاتە گۆشەیەکی ماڵەکەیانەوە. تەنانەت ئەوەی پێی دەگوترێت تەکنۆلۆژیا و شاشەی زیرەک بەکاری دەهێنێ و محتاجی کەس نییە. بەدڵێکی گەش و قەنەعەت بەخۆ قسە دەکا و دەڵێ من بەهرەم زۆرە. کاک جەمال تۆ چ بەهرەیەکت هەیە؟ وەڵاهی زۆر بەهرە. باشە بۆ کراونێ بە مۆبایل مۆسیقا زۆر شتی دیکە. یعنی تۆ موزیکی لە موزیکیش ئەزانیت؟ بەڵێ. لە چه ئالەتێک ئەزانیت؟ ساز. ساز. بەڵێ. سازت هەیە تۆ؟ بەڵێ. یعنی تۆ توانیت سازمان بۆ ینی عەزفکەی؟ بەڵێ. باشە. تۆ پێم بڵێ لە مۆبایلی زیرەک بەکارێنی؟ دوگمەکان زۆربەی بەکاردێنم. باشە. تۆ چۆن ئەتوانی تەلەفۆن بۆ ئێچە بکەیت؟ ینی بۆ سەنم بۆ ئێستا کەسێکمان بوێ یان تۆ ئیشت پێی بێ چۆن ئەتوانی تەلەفۆنی بۆ بکەیت؟ هەر ئەوانش نا ئێستا بۆ نمونە ئێستا تۆ ڕقەمی خۆم پێ بڵێ ڕاست تەلەفۆن پێ بکەم. دە باشە ئێستا من ڕقەمی خۆمت پێڵم بەس با بزانم مۆبایلەکەم نەکوژاوەتەوە. باشە 0 148 54 67 داخراوە. ڕاستەکەی بۆ لەبەرەوەی هینە من شەبەکەم نییە. ئەم ڕقەمەمان بۆ بنووسە. 0 162 67 60 دەستخۆش تەواوە. ئەی باش ئەگەر ئێستا داوا ڕقەمێکت لێ بکەم بەڵام تەلەفۆنێکی بۆ بکات توانین تەلەفۆنی بۆ بکەی؟ وەکو بۆ نمونە تۆ ئیمام حاجی لەلایە ڕقەمی مام حاجی لەلایە؟ بەڵێ بەڵام بەم ئامێرە نا. ئامێرەکان هەیە ئامێری مەسەرەن بۆ نمونە ئایفۆن. ئایفۆن ئەم بەکاردێنی. ئایفۆنش بەکاردێنی؟ بەڵێ. باشە. تۆ ئیسفادە لە شاشەکەی ئەەکەیت بۆ نا. ئیسفادە لە شاشەکەی ناکەی؟ نا ئیسفادە لە شاشەکەی ناکەم، بەڵام هەر ئەوها مەسەرەن ئەجاوتە و شعری شتیشە نووسمە من.
ینی لە بواری شعری شارەزایت تۆزێک باشە بەهرەت لە چی تر شارەزای وەڵاهی لە زۆر شت ئەوەی تۆ پێدەکرێ منیش ئایکەم باشە تۆ لە لادێ ئاژی ئیشی لادێ پێکرێ وڵا قورسعارە وڵایکەم وەکو چی ئیشەکەکەیت دارهێنان و وردە ئیشی تر و ئەوانە ئەخر باشە تۆ نابێنابی چۆن نەتوانیت دابچی داربێنیت بە سیارە دەهینین بۆ ئێرانە بەڵێ لێرەش من ئەیکێشمەوە بۆ ماڵەوە جەمال بە سەر و ژوورەکەدا پێشمان کەوت بۆ ئەوەی بچینە ماڵەکەیان دەبوو بۆ شارەزایی ئێمە شوێنی ئەو بکەوین هەر خۆشی داوای لێداچی کرد سازەکەی بۆ بهێنێ تا هەندێک موسیک پێشکەشی ئێمە بکات و ئێوەش دەست و پەنجەی ناسکی سەرژەیەکانی ببینن ئەگەر هەندێک بە هەستیاریەوە گوێت لە ئاوازەکانی بگرتایە دەتزانی دەیەوێ ئەوەی لە دەستی چووە قەرەبووی بکاتەوە کوڕێکی هەست ناسک بەڵام بوێر و بڕوا بەخۆ کاک جەمال بەڵێ تۆ هەوڵداوە بە مۆسیقا ئەوەی کە نوقسانە لە مەسەرەن لە ژیانی تۆیە بە مۆسیقا قەرەبووی بکەیتەوە یا خود لە ڕێگای مۆسیقا و شتێکی تر بڵێ پەیامێکی تر بنێری بەڵێ ناسراوی من ینی ناساندنی من زۆر بە لە ڕووی میوزیک بووە من زۆر سپاسی ئەو کەسان شکەم کە هاوکاری منیان کردیا بە تایبەت مامۆستا خۆشنا و ڕستایی بەڕاستی بە هەموو شتێک هاوکاری من بووە باشە بەڵام مامۆستا خۆشنا و زۆرتر سێتارە عەزفەکە چۆنەوە تۆ ساز عەزفەکەی وڵایی ڕاستە و سێتار عەزفەکە بەڵام وەکو ناسینی تۆن و دەنگ و ئەوانە دەرسی مۆسیقا ئەڵێتەوە ڕاستە ئاواز حەزەکەین ئەگەر ئاوازێکی تر هەیە بەهینی خۆت بە زەوقی خۆت شتێکی ترمان پێشکەشکەی